جارێکی تر دادگای تاوانەکانی دوی هەولێر دادگای هەریەک لە دەستگیرکراوانی بادینان شێروان تەها و مەسعود عەلی و کارگەر عەباس و بەندەوان ئەیوبی دواخست. پارێزەرانی دۆسیەکە دەڵێن مادەی 1 لە یاسای ژمارە 21 ساڵی 2003 پەرلەمانی کوردستان کە بڕیارە ئەو چاڵاکوانانەی پێدادگایی بکرێن نەگۆڕدراوە و ئەگەر بەو مادەیە دادگایی بکرێن کەمترین سزایان 5 ساڵ دەبێت. پارێزەران جەخت دەکەنەوە کە بچووکترین بەڵگە لەسەر ئەو تۆمەت خراوە پاڵانە نییە و لە بەردەم دادگا سەرجەم تۆمەتەکانیان ڕەت کردوتەوە. مادەکە نەگۆڕرا هەمان ئەو مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2003 پەرلەمانی کوردستان ئەوەی دوێنێ مادەکە گۆڕا بۆ مادە 222 بەجونە حکم کردن. ئەو مادەیە ئەگەر بێت و بەو مادەیە حکم بکرێن ئەوانە حکومەکەیان لە 5 ساڵی بەسەرەوەیە لەبەرەوەی جینایاتە. بەڵام یەکێک لە ئەندامانی دادگا دوای ئەوەی کە مشاوەرەیەکی لەگەڵ سەرۆکی دەرگا کرد ئامادە نەبوو وتی من داوا دەکەم تەناحی دەکەم لە دەرچوونی ئەو قرارە. یەک لە ئەسبابەکان ئەوە بوو کە حاکمێک لە حاکمەکان تەناحی کرد و ئامادە نەبوو بەشدار بێت لە قرارەکە. دوو لە ئەسبابەکان سەبەبی دووەم ئەوە بوو کە دەستنووسێکی نامەیەکی دەستنووسێ لەلایەن یەکێک لە تۆمەت خراوە پاڵەکان ئەویش ئەوەیە کە نامەیەکی لە بۆ سەفیری ئەمریکی ناردووە لە نامەکەدا لە مەزمون و محتەوای نامەکە شتێکی وای تێدا نییە کە ئیسپات بکە یان جەریمەیەکی تێدابی. لای خۆشەوە ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری دەڵێت داواکاری گشتی ڕۆڵێکی زۆر خراپی لە دۆسیەکەدا گێڕا و لایەنگری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانی کرد کە سکاڵاکارە. تیمی کوردستانی ڕێکخراوی CPTش دەڵێت ئەو تۆمەتانەی دراونەتە پاڵ دەستگیرکراوان زۆر گەورن بەڵام بەڵگەکان زۆر بچووک و بێهێزن. داواکاری گشتی بەڕاستی ڕۆڵێکی زۆر خراپی بینی تەڕەفگیری کرد و تەڕەفگیری ئەوە دەستگای ئاسایشی کرد. نابێت داواکاری گشتی داوای حەقی عام دەکا نەک بێ لێرە تەڕەفگیری بکە بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان بزانێت کە داواکاری گشتی ڕۆڵێکی زۆر خراپی بینەوە. تەڕەفگیری لایەنگری ئەنجومەنی ئاسایشی دەکرد و ئەوان چۆنیان ویسپایە وا قسەی دەکرد کامە ڕۆڵی ئەو نییە بەڕاستی ڕۆڵەکەی زۆر خراپ بەکارهێنا و هەموو خەڵکی هەرێمی کوردستان بزانێت کە ئەو جیراوانی بادینان سەرجەمیان لە ژێر خەڕەشە قسەشیان نەکردو ئەترافیشیان نەکردو بەڵام هەندێک شت نووسراوە یاخود پارێزەریان لە مەرحەلەی تەحقیق نەبووە کەچی پارێزەر لەوێ واژووی کردووە. ئەمە ئەمڕۆ بۆ جارێکی تر بەشداری چاودێریکردنی پرۆسەی دادگایکردنی زیندانیانی بادینان بووین. ئەوەی کە ئێمە بینیمان تۆمەتی یەکجار گەورە ئاراستەیە و زیندانیانە کراوە بەڵام بەڵگەکان بەڵگەی لاوازن گوایە خواستیان هەبووە TNT دابنێن بۆ کوڕی بەرپرسێکی باڵای ئەو وڵاتە بەڵام چەقۆیەک بەدەستی ئەو تۆمەتبارانەوە نەگیراوە. خواستیان هەبووە کە هەڵبکوتنە سەر بارگای حزبی و حکومی بەڵام چەقۆیەک بەدەستیانەوە نەگیراوە. ئەوەی کە ئێمە بینیمان بەڵگەکان زۆر لاواز بوون تۆمەتەکان زۆر گەورە بوون هەروەکو چۆن شێروانی و هاوڕەکانی بێتاوان بوون ئەوانیش خەڵکی بێتاوانن. کە سوکاری دەستگیرکراوانی بادینانیش دەڵێن شەڕی نەفسی لەگەڵ ئێمەدا دەکەن. تەنانەت باوکی یەکێک لە دەستگیرکراوان چەند جارێک بەهۆی فشارەوە جەڵتە لێی داوە. بۆ نەفسیات گەل بنا مۆڵێتەوە گەلوە هەمیوە کردی ینی بۆ بەیەکی شوۆنە سێ چۆر جارە جەڵتە لێدا ئەوە هەر بۆ نەفسیات گەلکەن گەلێک یا خەلەتە خۆ بەڵگەیەکێت سەر تشتێکی وەڵ سەر نەچووە بە تەمی فۆیلێتەوە سپینە تشتێک بتنیژی سەر نەچوو بەس بۆ مجاوێت ئەو بەریارە سەردەم دەکاتە چ بێژن. ئەمە بۆ جاری پێنجەمە دادگا بڕیاری دواخستنی دادگایی ئەم 4 چاڵاکوانەی بادینیان دەدات کە ماوەی ساڵێکە دەستگیر کراون. دواخستنی دانیشتەکانی دادگا تۆڕەیی کە سوکاری لێکەوتۆتەوە. تیمی پارێزەرانیش دەڵێن ئەو دواخستانە نایاساییە و پێویستە چارەنووسی دەستگیرکراوان یەکلایی بکرێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.